سکرتێری گشتی نەتەوەی گرتی سەردانا عێراقی دیکە ji bo piştgiriya aware û penaberan. Amerîka heman pêngavên Kanada û Ewropiyan di avêja û TikTokê li dezgehên federalî qedexe dike. û li Pakistanê du firokevan bi paraşûtan digehne bilindtirîn astê tomarkirî. دەم باش بخێر هاتن بەرنامەیە کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington niha demijmêr heftî spêdeya roja çarşemiyê ye. Dexî li şemo hîviya demên xweş ji we re dike. Firokên Tirkiya îro otomobîlek li navendê qeza Şingalê nêzik fermangeha hatin û çonî kire armançka wa Umer Peyamberî dengê Amerîka li deşta Mûsilê niha rastexwe bi me re ji bo agahiyên dawî ka ew êrişça bû û ziyanê wê hebûn yan ne. بله دم باش دخیل ایرو لدمجمر پشتی 12 نیورو اتومبیل کا جوره تویوتا لندگروس هات آرمانچ کردن نزدیک فرمانگه ها ترافیک یعنی هاتو چوی ناوند قزا شنگاله بو سدماوی چنده کو برپرس آسایشا یه پشه هات کشتنو حتی نها حتی وشان و لایویجی زلالنینه کانه بریندار هنه یا نینن چونکی یه پشه چه داخویانی فرمی حتی نها نه بلافکرینه دور و چنده داخل مدویت از آماجه پی چنده بکم کو بردمان کرنا فروکن ترکیه فروکن به فروکوان بردوام هبون اول اسمان شنگاله هیا جبر کو وکو هین آگادار دو از لقزا شنگاله بومو دنگ فروکان بردوام تیتا بیهستن لو ما بردمان کرن یا فروکان جلای سپای ترکیه و بویا دیاردک یعنی خلق فری وی تشتی بویا هندک جارا روزانه اف دیارده هتا دوباره کردن هندک جارا جی هفتی جاره کیان مه چند جاران بله کاوا او کسی هاتی کشته تا گوت یکش سرکردین یا باشه یکین برگریا شنگالی یعنی برروانی شنگالی بون او ناوی هاتی از ناسین او کیا چون جمارک جوانا هنا او تین تاون بارکن کو سر به پکی کنا او تقال 18 شعبی نجی ببورا فرمو بله خو برپرس آسایشا یه پشه لشنگاله هر کسی که ازدیه کره شنگاله خلک شنگاله جبال هزا یه پشه و هاتیه دامزراندن لوری لی هبونا گریلای پکه که حتی نه هاتیه زلال کرن لی وقوته دا دیار کرن که سپای ترکیه فروکین ترکیه به بهانه هبونا گریلای پکه که اوی دورید که آرمانچ هر چنده نها اگر تو لقزا شنگال داخل لبنری هزن یا پشه لوی دوری به آلای کردستان الجر سیبر آلای کردستان او پشوه که فرمی او هاتینه دامزراندن لسر میلاکی 18 شعبی سر حکومت ناوندی و بله لدود بیجی لیسا آلای کردستان اجراد کنیم حکومت عراقیان حکومت هریمی چه داخویانی دانه لسروان ایریشان یا پیرکو دیسا سیکس کشتبون و دوهی ما تدیتی و کتابودی توجل وربول البهیاوان و ایروجی او ایریشی بویا چه داخویانی جم حکومتان هم یا بقا و هم یا حولی درکردن یا نه جاره دست پی که مدوید از بحثا حکومت ناوندی بکم حکومت ناوندی او چندین جارا اف ایرشل شنگالت دوباره کرن چه هلویسته که وصای دیارنینه چه داخویانی یا بیان نامه که درنا کردم تنه دجا تیرورا حکومت هریم بیان نامه که بلاف کری یک کوته دا وکو من بو هوا دیار کری یک کس هات یک کشتن او ایرشه دا اوانجی وصا دا خویا کرن بله داخل مدوید از خالقا گلقا گرنگ دیار کم بوتا و بو بینر و بیسرین دنگ امریکا کو اف ایرشه تینه کرن سر فرماندن یه پشه نها بتنه دیارین تنه نوا سیاران دانه جبر کو دو من هفدیتن دیگل دوسه اکا کر او یان بتنه شوفر لگل یانجی او بتنه چونکه او دانن او یدبوین آرمانجم فروکا جبر هنده وانه ویتن گلک چکدار در دورت وان بن بردوام او بتنه نه کاوا عمر پیامبر دنگ امریکا داشته موصله راست خوب مرا بو گل که سپاس کاوا
سکرتری گشتی نگرتی آنتونی گوتریس ایرو چهارشنبه سردانا عراقی کرد دا کو پشتگیری بدا پنا برو آواره عن گوتریس د اخافتنا خویا لفروخانه بنفتویا بغداد دا گوت کونه نگرتی پابند دا به پشتوانی کرنا سازی دموکراتیک لعراقی او لکیلکا وزیر در و عراقی فؤاد حسین راوستیا ابو دماغوتی کو در فتاوی هي سردانا پنا برن لو عراق ولولاتين دين رشلاتا نافين بكا گوتریس گودجيكو مبرم گوتریس گودجيكو او هيفي دكا عراق باش روجك قش هباء عراقيين اوارا بكاربن وغرن جيهو وارن خوا امروك بنوي برلماني عراق كردستان عراق سبارت بچند پرسيك بري وچول نوياندا دسلكركشنوي حوت برلمان تار پنج لفراکسیونی یکگرتوی اسلامی و یکیش لفراکسیونی گوران و یکی دیکش لفراکسیونی نوی نویبون ام پارلمانتارانه بهوی درشکردنوی کاتی خلی پنجمی پارلمانی کردستانی عراق نارضایتیان در بریبو پیان وایه که خلق تنها بو 4 سال دنگیان پیداوه بویه درشکردنوی ماوی خلی پنجمی ام پارلمانی کردستانه نا شرعیه هەلز بۆتانی لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ دەنگی ئەمریکا باس لە هۆیەکانی دەست لە کەرکشانەوەی خۆی دەکات. دیف یاسا و دستورا پیتیوی خلا پرلمانی 4 سال بتن 6/11/2022 اف خلا پرلمانی خلا پنجب کوتایی تیتن لیوک عرفک بوجارا هفته و هشته فیر بوینه دست سرکاتیا پرلمانی همی گاواوی مافی شوالاتی کردستان ورد گیرن درشکنا ماوی پرلمانی دریجه کا نقیاساییه و هم چوارین جی محکمه فدرالی کادی چه بریاری داتن سروی درشکنه برهندی جی ایک مافی حوالاتی دنگ خوب بداتن ات ماوی دست نشانکری دا بخلا پرلمانی دومیش ام کوتایی به وی عرف نیاسایی و نیشرین و عرفه که سقطه همی گاوا بیانویت جدا جدا خلا پرلمانی بتدریش کنیم. لروی قانونی و اندامانی پارلمان کردستان چی دارن؟ ساره دلشاد اندامی پارلمانی کردستان لجنه یاسایی بوشیویا بو دنگی امریکان باسی کرد. ئێمە پێمان وایە دەست لە کارکشانەوە ڕاکردنە لەبەر پرسیاریەت بۆ ئەوەی کە دەبێت لە پەرلەمان ببینەوە بۆ ئەوەی گرفتی هاوڵاتیان و کێشەکانی هاوڵاتیان چارەسەر بکەن و ئەو بۆشایە دروست نەبێت. ئێمە بە یاسایی ئەم درێژکردنەوەمان کردووە بۆ ئەوەی لایەنەکان ڕێکەوتن بکەن. حسیبە گردیش ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان داکۆکی لە بڕیاری پەرلەمان دەکاتن هەڵبەتە بۆ درێژکردنەوەی ماوەی خوڵی پێنجەمی پەرلەمان. ميدان نجبروان يا قرتي بوان دكاري صالا سي بيشنيازن خو گنگشب كانوا بيجن كو هنگ آمادنا بند الثمن تحديد ودا هل بجاردنان بكن ام دي بايكوت كاينو داس الكار كشانه كاين خير وتن خاپاندنا و كار كردنا بو اوي بشن نسبه كاد كرسي كان خول برلمان كردستان زيد بكن بل اوجي يا ديار خلق هرم كردستان خلق كه هشياره يچا وكريه ادبين مبدئي كي دقل ما فو استحقاقات وانا کی دیگل پاراستنا قواره دستوری هرم کردستان کی دیگل و یک دای پروسس سیاسی هرم کردستان بشوازه کی دموکراسی بهتا دست و دست کردن امانه بأمر دنگی امریکا لحولری احمد زباری لجوینا پارلمانی بو ایرو و هلبت وی او هف پیوین دگل وان اندام پارلمانی کریا جبو پتر آگاهیان لسر جوینا ایرو احمد راستو خب مرة احمد جوین بری هر تشتی چاوا بو و اندام دین کو دجکار کشانه خدای او چت بیجن لسر و درش کرنا دم پارلمانی بله داخل دما باش دما بینر دنگ امریکا باش من حال پارلمان کردستان عراقی نه کمک بریان نه جوینا پارلمان کردستان عراقی بداوی هات بپرانیا دنگان او هفت پارلمانتارین کو دستش کار کشانه خو پیشکش کری هات قبول کردن او هفت پارلمانتار هر پنج پارلمانتارین یگرتو اسلامی کردستان پیکاتون علی حمد صالح یا گوران و هر و دکتر کاظم جنوی نوی وان هفت پارلمانتارین
پشتی دست کارکشان خو پیشکش کری جبوی که کو در روزا 6 ماه 11 سال 2022 کو دم پارلمان کردستان عراقی هاتی درش کردن وان به نشرعی و یاسایی قبول کرو لورا جبلی وان حف پارلمانتاران جی پارلمانتار که دیجی بریان هاشان عسکری دست کارکشان خو پیشکش کربو بهتری 15 پارلمانتاران جی بایکوت جبین پارلمان کردستان عراقی که هر جبر درش کردن تمن پارلمان کردستان عراقی فراکسیون د صلات بحثایی که کو درش کردن تمن پارلمانی ضروریت بوش برکو قوناغ نها بو وان پرزگیری کو کشن نوبر الالین سیاسی درباز به پشتی چندین جوین هاتین کرنه گشتن چر کفتنا لورا جوینا پارلمانی هات درش کردن بله داخل بله باشا کلی شونا وانگرت پارلمان دی جوان به پرکرن یا نه دیوالا مینتن بله داخل حف پارلمانتارن دندوی جهوان بگرن دما 2018 کو هلبجاردن هاتین کرن هلبجاردن خولا پنجه پارلمانتا کردستان عراق یا گرتو اسلامیا کردستان لجر ناوا کی کو دگل بزودنوا اسلامیا کردستان بناوی برای اصلاح چاکسازی خوار را گاندبو باش داری هلبجاردن اندا کرن هند اندامن پارلمانت اوین کو دست کار کشن یا گرتو لجهوان و اندامن بزودنوا اسلامی ورن جهوان جبر کو یا گرتو اسلامی کردستان وک حزب خواک شاندیا پارلمانتارن وان لورا بزودنوا اسلامی و جواب بگره کمیسیون پیشکش کریه اف 5 پارلمانتاره و زورترین دنگ آنینه و جواب 5 پارلمانتارن یا گرتو اسلامی کردستان و بگره داخل او باش احمد اگر در فتح بس خازم آماجه ببینم بله هر یک عبدالله ورتی و حسین گردچالی و کامل محمود و هر وها لیلا علی و نسرین توفیق افج بزودنوا اسلامی کردستان و جهوان 5 پارلمانتارن یگرتوا اسلامی کردستان بگرنو دلیر عبدالخالق جیته گوتن کو جه علی حما صالح بگرو مهدی خاکی جو جه دکتور کاظم بگره جنوینو له نوینو خو بایکوتا جوین پارلمان کردستان عراقی کریه اف نزال کاندید نوینو ور جهوان یان جینا هر وها بله داخل بله احمد متخاذ بزانم يعني مسألة ناشرعيتيا برلمان دريش كنا دمي برلماني هندك الآن بحث ذكن نوي نوي يكي جوانا وقورانجي تشاوا أجر أو للديجي دريش كنا دمي بنوي هناك أندامي دي بيخنا جهة وان كسيت كودس دي كاركشنا خدان شكو نبتني أفا هالوستي وان أنداما بلكو هالوستي وفراكسيوني بقشتيا وحزب بارتيا بله داخل هند جاران هند اعضاء من پارلمانت دنابان فراکسیون دا پیگیری به بریارن پارتین خو فراکسیون خو حزب خانه کن بونمونه عثمان کانی کردی فراکسیون کمال اسلامی کردستان کو کمال خو بایکوت جوین پارلمان کردستان کیه ل اوهات پارلمانت کردستان و بایکوت شکاندو آماده نبو بچا جربار وان داخوازی وان بریارن حزب خو لو حزب واجی بریار دکو ویتو چو پیوندی به فراکسیون ونینا وجی باشداری د جوین انداکر او د بیجا از دبینم حلال نينا جبو من اس بايكوت بكمو موچه پارلمانتاري ول بگرم لو رامن باشداري دجبينا پارلمان داكريا وكا من اماجا پیدای او کانديدين نوينوي هي نزل لجبركو نوينوي بايكوت جبين پارلمان كري له داخل او كوميسيون بالا سر بخيال بجارتن ناوان پیشکش دكين کو پرانيا دنگان بدست خو وينان او جيوان پارلمانتاران او اماده لبون و كاس الدنيا كو زورتين دكاني بله سپاس احمد هند دم ردد ما احمد زباري بامن دنگ امریکا له هولیر له پیش پارلمانی هرما کردستان عراقی به مربو سپاس برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگ امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنکی بمرانه کار به دستین رخصتی ساغلمی جهان WHO سردانا ناوندک تندرستی لحتای ترکیه کرد جه کو ارتجی ویرانکاری لی درست کری ریو بری گشتی WHO تدروس گدبریس و ریوبری اوفیس اروپا دکتر هانس هنری سردانا ناوند اورهان لی تندرستی کرد لحرم هاتای ده کنفرانس روزنامه وانی دا گبریس گوجی او آلیکاری بدن به همو ریکان لگوری پی تی ویا جه کو پیتر حوجداری آلیکارینا آژانسا پنابران یا نتوین گرتی دبیجا دبکو زیدتری 5 میلیون سوری جبر ارتحاجی کو دششی مها شباط دا لحرم دایی
بمال بمینن دنافوان دا جماره هری مازن لپارێزگەها ئەدلێبێنە یاد بن کۆنترۆلا سەرهەڵداین سووری دا و کێم ئالیکاریژی دگەهنەوان لە گۆڕا پێدا چۆنەکە دەنگی ئەمریکا لە ئستانبولێ ئەگەر زووترین دەم خواردن نەگهاوانە ئەوەی ڕاستی کریزا برسێ بن. ڕزگاربووانی بوومەلەرزەکە لە دەرەوەی شاری جەندێرس کە لە ژێر کۆنترۆلی یاخیبواندا کەمپیان کردوتەوە بۆ بێماڵ و جیەکان. ئەو ترس و شۆکەی بوومەلەرزە لە پارێزگەی ئیدلیبدا خستوێتیەوە ئەوڕۆ خەڵکەکەی لە برسێتی و سەرما و بێهیواییدان. ئەم خانمە و خێزانەکەی لە خێمەکەدان نازانێ بەو کۆمەکە کەمەی دەستیان کەوتووە چۆن پاڵ بە ژیانەوە بنێن. هیچ کۆمەکێکی زیادەمان نەبینیوە. دوێنێ دوو پارچە قوماشیاندانێ تا لەسەری بخەوێن. ژەمێک خواردن و چوارکی سەخەڵوس بۆ خۆگەرمکردنەوە. بارودۆخمان زۆر سەختە. نەدایبی بۆ منداڵ هەیە نەغازێک چێشتی پێلێ بنین. پشگیریکردنمان زۆر لاوازە. وەک خانمێک ناکرێت باسی هەندێک شت بکەم کە پێی زەرورم. بەرپرسی ئەو شارەی ژێڕی کێفی یاخیبوان دەڵێت بوومەلەرزەکە یەک لە سەرسەی شاری جندێرسی خاپور کردووە. جگە لە چەند ناوچەیەکی تری دەرەوەی شارەکە ژێرخانی شارەکەشیان لە دۆخێکی خراپدایە بە چەشنێک خواردنی ئاسایی تەنانەت نان بە زەحمەت چنگ دەکەوێت. خەڵکی ئاسایی لە شۆکدان دەیانەوێت لێ دەربچن بەڵام ناتوان و هەر لە شۆک داماونەتەوە. ئیش و کارەکان بە تەواوەتی وەستاون. 5 فڕنی نانمان هەبوو ئێستا یەک دانەی بەنیوەچڵی کار دەکات. تۆڕەکانی ئاوی خواردنەوە تێکەڵ بوون و دەبنە هۆکاری چەندین نەخۆشی. پێویستمان بە چاودێری پزیشکی و کۆمەکی زیاتر هەیە. سەرڕای دژواری بارودۆخەکە لە هەمان کاتدا یارمەتیە نێودەوڵەتیەکان بۆ بەرەنگاربوونەوەی قەیرانە مرۆیەکە لە پەرەسەندندایە. ئەنجومەنی ئاسایشی سەر بە نەتەوەیە گرتوەکان لە هەوڵەکانیاندا لەگەڵ تووشیادا دوو دەواازەی تریشیان کردوتەوە. بەڵام ڕێکخراوەکانی فریاگوزاری ئاماژە بەوە دەکەن کە ئەو سێمانگەی دانراوە ماوەیەکی کەمە. ناتوانین بۆ شێوەی پشگیری خەڵک بکەین کە لەم ماوە کەمەدا دۆخەکە ئاسایی بێتەوە. لە ڕاستیدا لەژێر فشارێکی زۆر داین. تەنها پەنجەرێکی بچووک هەیە کە لێوەی کار دەکەین و دەژوڵین. کەرەستەی پێویستی فریاگوزاریمان لەبەردەستدا نییە. هێڵی کۆمەکناردن ناڵێم وەستاوە بەڵام زۆر هێواشە. ڕزگاربووانی بوومەلەرزەکە لە نێو خان و باڵەخانەکانەوە بۆ ناو خێمەیەک چارەنووس و ژیانیان بند بووە بە کۆمەکە نێودەوڵەتیەکانەوە. ئیدی ئەوەش ڕوون نییە کە ئەو دوو دەواازە نوێی کراونەتەوە. ڕەوشمان لەوە کارەساتاویتر دەبێت ئەگەر ئەو دەواازانە دابخرێن و کۆمەکەکان بۆستێنرێن. دۆخەکە زۆر ناڕەحەت و دژوار دەبێت. من لە هەموو دنیا دەپرسم مرۆڤ دۆستانە بن لەگەڵ خەڵکی سووریا بە تایبەتی ئێمە کە هیچ شتێکمان نەماوە. گروپە فریاگوزاری نێودەوڵەتیەکانی سەر بە نەتەوەیە گرتوەکان هاوکاریەکانیان دەگەێن و دەچن ناو ئەو ناوچانەش کە لە ژێر دەستی یاخیبواندان هەموو لەگەڵ کاتدا لە پێشبڕکێدان کە برسێتی و سەرما و نەخۆشی هەڕەشە لەو کەسانە ئەکا کە لە مەرجی بوومەلەرزەکە ڕزگاریان بووە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی دۆریان جۆنس لە ئەستەمبولەوە. ji bo naskirina wêneyê siyasî li Tirkiye berî artêjî û piştî artêjî em niha mêvandariya Dr. Wehab Coşkun akademîst û şirovekar li Zankoya Dicle li Amedê dikin. Dr. Dembaş spas ji bo demê we. Yani têtkarî wêneyekî niha li Tirkiyê şmara Diyarbikî helbet di rûyê siyasî de berî artêjî û piştî artêjî çi çê dibe? Artêj tesirîkî mezin ser siyasetê jî çêkir bi rastî muhalefet partî muhalefetê partî opozisyonê ji bo artêşê destlatdarî sûcdar dikin. Yani ji du alî sûcdar dikin. Hem berê artêjê tedbîrê gerek ji alî destlatdarî bêgirtin nehatî girtin û piştî artêjê jî gerek alîkarî û tedbîrê ji alî destlatdarî bê dayîn wana ne dayîn ji vî alî gelek rexneyê mezin li destlatdarî dikin. Li alî destlatdarî jî dibe ku vî artêjekî gelek mezin bû li dîrokê dinyayê de jî vî artêjê çênebû ji bo wî derfetê me gelek tême feqet hikûmetçî ji destê heta ji destê vana nîşan dide vana dikir xizmeta gel piştî artêjê ez wer dibînim
دبینم حتی هلبجارتنه سه مهمایی هلبجارتنه حتی هلبجارتنه عالی سیاست ده بی ارتش به پیوندن سر بی ارتش ایده مناقشه کنن هم پارتی اپوزیسیونی هم پارتی بله دكتور وهاب يعني تي قلت لنا في تشاندا لتركيا بحث هيا كو طلبج بشتي ارتجي كو رانغا اردوغان باوريا خو بغهر لسر مساله پیش خستنا دمي برلمان رانغا دا خوازا باش خستني بكلوما راغاندني فرمي تننا و يعني سيناريو هنا پیش بخا باش بخا يعني باورياتا يعني ديارة لهندك جاجي هاتيه قلت كو اردوغان دخوازا كوان هالبجاتنا ساله کی پاش بیخا راسته یا نه ویا هات گفتم فقط در حق زیاده بیان کی فرمی نهات کرد لعلی دن در دور آنکاری لکولیس آنکاری وقت هنگون مثل کن دستلاتداری دبیجن کی دخوازن وی هالبجارتنه چه بده دو حب دیو که در حق زیاده یک 14 گلانی جی 18 حزیرانه احتمالا مزن او کی ده 18 حزیرانه ده هم الوزارتين الحكوميه هم الوزارتين البرلمانيه اي شيء بده از باور ناكم دستلاتداری جبو وی الوزارتين دور بخياجي داوي بعدما وی الوزارتين در حق ديال بيار كي نگه بله يا گلاني ده يا حزبان ده بي هالوزارتين شيء بده دیارە سەرۆک ئەردۆغان دیسا نیشانێک وەسادایە و ئەو کەسێن بگۆتناوی و ناوێ دەوڵەتی خراپ دیکن و هەلبەت پارتیۆن ئۆپۆزیسیۆنی دنافوان دەژی و گەلێک ژی میدیاکارن و گەلێک سازیین نفنەتەوەی نەژی ڕەنگە مرۆڤانی نە نفنەتەوەی بێژە دەوڵەت وێ حسابێ بوان ڕابکە یعنی ئەف تێ بچۆ واتایە بیا tabii bia gelek hatrah nekrin libra ki kemasiyat edet ani zaman destlatdari reveberi dijivana sekini fakat bia siyaseteki ne rastı siyaseteki ne dürüstü zamanki ne dürüstü çünkü gelek bir herema artejide gelek evkevani mezin heyi ihtiyacı vani mezin heyi vanatinin zaman parti opozisyonu la alidine sazi جواکی جواناتی نمی‌دونم اردوغان کی یا اردوغان یعنی رهبری تمامی کی وان که مانی تیمی زمان در حق وانه گلک زمانی که تون بکارتینن بیاجی لترکیه هم لترکیه هم جالیگر هم جالی پارتی اپوزیسیون تیره کنن. بله هر مسئله هل بجاتنا دا دکتر وهاب يعني اوبسيون چد بيجا وحتى هوان هزرا نامزدي خو كرياج بو سلوكاتي اگر هل بجاتن لوقت خو بكرن يانجي زوتر بكرن Ya ihtimal la halbijatini zutir çekirin ama yani duhab vakmin god tarihiyek gulan yek hazrani de divan tarihade iki de halbijatin bir çekirin hila namzet yer ne kirin sıvı parti opozisyonu civarını behevdu bir cibin ihtimal mezun ev ki dedi ev ki dedi cibini de namzet akı fakat diğer metin hatta evde Erdoğan müstekini ki Erdoğan jibo hılbijatini bilar bediyor. دكتور وهاب جوشكن اكاديميست و شروفاكار لزان كويا دجدا لامد بمرابهم قال كي سباسياتتكن اسباس طبعا نهاجي ازرو بكم افكار اخو اوزلم ياساك وهلبت روشا داوي لتركيا تشي دبا وهجماري كنتين الراقه هم قربانيا هم كاسين كو نديارن بره داخل روشا فلاكت وكراسة تركيا دو بشكل يعني بساعتام ايرو هجمارين هيري گرنگین داوی راگه هم لگور افاده مخابن هجمارا مرگین جبر ارد هجی گیشتی 49,000 و حشتی و نکسان امکان بیجن کو گیشتی 50,000 کسان هرها افاده دازانین کو جرد هجا یکی یال مراشی ور و نیزی زیدتری 10,000 ارد هجین küçük çebune و هنجی بردوام دکر بله دنگیتا دیاره دنگیتا باش نای اوزدام دنگیتا ندرستا امین بچن وینا بره امی وگرن هاتا دنگیتا درست کرن
واشنطن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. مازنا اندامێکی دموکراتی کۆمیتەیە دەرڤەیە ئەنجومەنی نوێنەران دی کۆنگرسی ئەمریکی دا گوت و ئەو لێ دژی پێشنیازە کۆماریانە و دێ هێزێ بدا سەرۆک جۆ بایدن قەدەغەیە دەینە سەر تیکتۆکێ و پلاتفۆرمین دن ین میدیا جیواکی و چین وانا بڕێوە دەبە. کۆمیتەیە دۆ سێشەم وێ دانوستاندن لەسەر پێنگاوان کرد و سەرۆک جۆ بایدن کۆمیتەیە کوددن سەرۆک جۆ بایدن کۆمیتەیە کاری سەرۆکی کۆمیتەیە کۆماری یێ مەجلیسی میشاڵ ماکۆڵ پشتگیری کرد و دەسەڵاتداری دەسەڵاتی بدن سەرۆکی و برێڤەبەریا سەرۆکی و خودیە پلاتفۆرما دایتە دانس قەدەغا بکە. زیاتری 100 میلیۆن ئەمریکی وێ پلاتفۆرمێ یا سۆشال میدیای بکارتینن. ماککاڵ دەبێژە گەلک ئەمریکی نزانن و یەک ژێ مەزنترین هەوڵدانین چاودێریە یەن چینێ ئەوە و چین ببێ دەنگی داتا و زانیاریین تایبەتین وان کۆم دکە. ئەمریکا و کەنەدا پێنگاف ئاڤێتنە ji بۆ قەدەغەکردنا تیکتۆکێ لەسەر ئامور و دەستگەهین حکومەتی یین فیدرالی کۆشکاسپی دەبێژە کو کارمەندین فیدرالی 30 ڕۆژ هەنا هەتا کو ئاپا تیکتۆکێ لەسەر تەلەفۆن و کۆمپیوتەرین حکومەتی هێلینن ji هەفتیا بۆری ڤە سازیین فەرمیین یەکەتیا ئەوروپی ژی پێنگاوین بە هەمان شێوەی ئاڤێتنە. ئەف هەموو بەرژەوەندیان ئەف هەموو ژی لە هەمبەر دژاتیا توندا چینێ تێنکردن. ئەمریکا و کەنەدا دوجار بڕیاریاندا تیکتۆک لە دەستگاکانی حکوومەتدا قەدەغە بکرێت. کۆشکی سپی ڕای دەگەێنێت کە بڕیارەکە لە پێناوپاراستنی ئاسایشی ئەمریکیەکاندایە. لە ڕاگەیاندراوەکەی ڕۆژی دووشەمەشیدا دەڵێت کارمەندانی دەستگاکانی حکوومەتی فیدرالی ڕاست پاردووە تەنها 30 ڕۆژیان لە بەردەستدایە بۆ سڕینەوەی تیکتۆک لە ناو مۆبایل و کۆمپیوتەرە حکومیەکاندا. تیکتۆک پلاتفۆرمێکی تۆڕە کۆمەڵایەتیەکانە و وڵاتی چین خاوەندارێتی دەکات. سەرک وەزیری کەنەدا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاگاهی دەدات کە ڕەنگە ئەم بڕیارە یەکەم هەنگاو بێت دژی تیکتۆک. ئەمە ڕەنگە یەکەم هەنگاو بێ یا ڕەنگە تاکە هەنگاویش بێ کە پێویستە بیگرینە بەر، بەڵام لە هەر هەنگاوێکی داهاتوودا ئێمە ئەو کارە دەکەین کە دڵنیامان دەکاتەوە کەنەداییەکان پارێزراون. بڕیارەکە ناڕەزایی توندی حکوومەتی چینی لێکەوتۆتەوە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین ئەمریکای بەوە تۆمەتبار کرد کە دەسەڵاتی خۆی بەکاردەهێنێت بۆ سنووردارکردنی کۆمپانیەکانی وڵاتانی تر. وەکو زلهێزی جیهان دەبێت ئەمریکا چەندە لە خۆی دڵنیا نەبێت و بەم شێوەیە دەترسێت لە بەرنامەکانی مۆبایل کە هەڵبژێراوی دڵخوازی گەنجەکانە. ئەمریکا خەریکە بابەتی ئاسایشی نەتەوەی فراوان دەکات و دەسەڵاتی خۆی بەکاردەهێنێت بۆ چەسانەوەی کۆمپانیەکانی وڵاتانی تر. ئێمە بەتوندی دژی ئەم بڕیارە هەڵانین. هەر بەتەنها ئەمریکا و کەنەدا بەکارهێنانی تیکتۆکیان سنووردار نەکردووە. لە هەفتەی ڕابردووشەوە هەریەک لە کۆمسیۆنی ئەوروپا و ئەنجومەنی یەکێتی ئەوروپا و پەرلەمانی ئەوروپا بڕیاری هاوشێوەیان داوە. هۆکاری ئەم بڕیارە بریتیە لە زیادکردنی ئاسایشی ئەلکترۆنی کۆمسیۆنی ئەوروپا و بۆ پاراستنی کۆمسیۆن لە مەترسیەکانی هێرشی ئەلکترۆنی. تیکتۆک لە ساڵی 2016ەوە کار دەکات و لە ئێستادا زیاتر لە 1 ملیار کەس ئەم تۆڕە کۆمەڵایەتیە بەکاردەهێنن. دروشمی تیکتۆک بریتیە لە وەک دەڵێت دابینکردنی سەکۆیەک بۆ خەڵکی ڕاستەقینە و ڤیدیۆی ڕاستەقینە. ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا، واشنگتن. دادوەرین دادگەها بلندا ئەمریکایا بپڕانیا پارێزگاران دۆ سێشەم وێ گومانەخوا دیار کرد لەسەر لە هەمبەر یاسایە یان یاساییبوونا پلانە سەرۆک جۆ بایدن ئاپوچکردنا 430 میلیارد دۆلارن دەینێن خوێندکاران لەسەر 40 ملیۆن قەرزداران.
نهدا دواران گوه خوادا و دو سیا دولا عنان ين للدجي بريارا ريفا بريا بايدن راوسيان كل ما ها طباخا بوري دابوكو دادگهين 6 ولاياتان ببرانيا باريزياران ريلي قرتيا لدمي كامبينا هالبجاتين سلوكاتي سلوك بايدن سوز دابوكو دينين خوندني لسر خوندكاران بوج بكا لغورا بلانا بايدن حكمة ديج $10,000 لسر هر خوندكاركي قرض حكمتي فدرالي ورقرتيا خوش ببا كو وان دهات مالباتا وان جي صدو $25,000 كم ترى ام فقرن بحثي تركيا أزنا ببورد دنك الجبهة ندرس بولو ما عم تفقرن ما بري قوتنا تعمد وخاص أمزارين بحما بحثي هجمارات ذكر ما نقوله أقدر تشتكي دي هاي تب بلاز مش مرة بيجي وام هناك بحثي دي بكر. بله وكيم قلت هجمارة كشتيان ين جبر أرتيجي لقول راجعندنا فرمية حكومة تركيا أفضل جشتيه 5,000 هما و أفضل بيجي نزي 335,000 كونين نافندن كوني وكرنا جبو مقدورين أردهيجي ونزيد 1,500,000 كشي جحر من أردهيجي هاتنا درخستن داخل هيجاي بالكشاندنية ev hejmarên fermîne rêxistinên navnetevî û opozîsyon dibêje hejmarên rastîn yên li ser qadê bi qat zêde ne. Belê. Başa Erdogan bersiva rexneyên duh da ku wî daxwaza lêxweşbûnê kiribû û dixwast ku xelk lêxweş bibe li ser mesela bersiva hikûmetê ya li ser xwe zû negihabû alîkariyê. Lê tedî gelek asaziyan û opozisyonê jî ew da wekû dibêjin ew lêxweşbûn rad kir gotiye nam qebûl nakin. Erdogan dîsa defa avêt yewan. بله ایرو براستی اردوغان ایرو گفت کو من حلالی خواستی جبر کو اف دلپاکیا ما و دلپاکیا حکمت هم نشان داده من هنه کماسیا حکمت هم هبو لهمو عالم دنیای و خدیجی دزانه کو چی دست حکمت هم و کار دست ما هاتیه مکریه ل اپوزیسیون و هن رخصتن بزانه بون دجبریا حکمت هم دکه و افجی بزانه bundukun çardı gulane de eve gelime çi pevist bejibo van kesaneye be nişan be işaret behel bijartınan da şiro ve kardı bejin eme hesaban juan bepirsin. Beli ma bahsi hesaban digal mevani xakir. Beli rastı. Çuvatayı hele mi duxaz bizanım yani ev partiyin opozisyonu Kurdistan li diji Erdogan derketine mesela قالك برسيدي مثلا حتى فروتنا خيفاتان كونان بله كونو خيفاتان جبو سازين مروفاني ديسا اوجي وكو HDP وكو بارتيا باش او چه بيجن بله براستی اف رخنه جدو و کو اردوغان پشتی حلالی خواسته مقدورین اردایجی بتوندی دوام دکن داخل ایرو سروکا پارتیا باش ای پارتی مرال اخشنر گوت کو ت بانگ اردوغان کر او گوت سرکی جوان گنهان او مقدوران برپرسی جبو ویجی تن نکواری کی حلالی بخوازی یا جیل برون نخو بخوازی هر وها داخل خویاده که کو نتنی لسرواز سکاندال و پرسکرکین çadırان konan و خوارنان کو هوا سوریا ترکیه درکتیه هولی درباره هلبجارتنان دیجی گلک باندور دکر حکومت رخنه خو اپوزیسیون رخنه خو بردوام دکر گلک سپاس كان بدسكي بلد وزارة برافانيا أمريكا دبيجا إيران دكارا دنيزيكي 12 روجان دان تيرا بومباركا نافوكي برنامج خويا نافوكي بيش بخصالك بري تخمينا كو هاتي كرن للدم ركتنا نافوكي 2015 هاتي موركرن وكاتيكاري آلیکاری پرسین سیاسیین وزارت برافانیا امریکا کولن کال ده رونشتنا انجمن نونراندا دماکو جهل اندامکی کماری و هاتی تنگاف کرن که چماری و بریا بایدن هول ده داکو پیمانی وجینه و وی گوت جبرکو پیشکتنا ناوکیا ایرانی ده دم ما ج پلانا ارکی تایبت ام ج پلانا ارکی تایبت درکتین گل که بالکش بو
دەسەدان کەچین ئیرانی دبستانên cuda cuda da rastî jehirkirina sivik bûne di çend mehên dawî da. Wezîrê Tenduristiya Îranê dibêje hinek siyasetvan ku ew kare encam dana oldarên li dijî perwerdeya keçanin. Ev êriş di demekî hestiyar de ye ji bo desalatdarên oliyên Îranê ku çend mehên rastî xwepêşandanên li dijî hikûmetê hatine ji ber kuştina jineka Ciwan a Îranî di girtîgeha ka polîsên exlaqî da ku kodên cilûbergin tundreyên Îranê cêbicê dikin. Ew êrişên jehrîkirinê sih xwendingeh vegirtine û armanc helbetkirine armanc û li çar bajaran ciwana bajarê Qum ê oldaran. Duh sêşemê Îranê rahênana berevaniya esmanî li darxist lê demê nakokiyan bi saziyên çavdêriya navokiya netewênêgirî de li ser pîtandina uranyumê Îranê. Vîdyoya ku ji hêla televizyona dewletê ve hatî weşandin nîşan dide nîşanên berevaniya hewayî li ser wan mûşekan diyar dibin li ser kamyonan ji bingehekî herêmeka Çiyayan derdikevin hatine nîşandan. Di raporta televizyonê de hatiye gotin ku taqîkirina êrişeka rasteqîna a li ser navendên navokiyên Îranê wê werekirin û ka çawa mûşek ji balafirên şer ên dijmin tên avêtin. Îranê berî niha dîmenên bingehên mûşekan li firokxaneyan û firokxaneyan helbet bê firokevan ên jêr erd jî nîşan dabûn. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. یونیسف مەزەندە دەکاتن کە ساڵانە لایەنی کەم 1.5 ملیۆن کچی خواروی تەمەن 18 ساڵ لە هەندستان هاوسەرگیری دەکەن. ئەمە شوای کردووە کە زۆرترین ژمارەی بەشودانی مناڵ لە جیهاندا لەو وڵاتە تۆمار بکرێن کە یەکێک لە سەرسی کۆی گشتی جیهان پێک دەهێنێتن. داتاکان راپرسی نیشتیمانی تەندروستی خێزانی هندستان دەری دەخات کە زیاتر لە 31 لە سەد ئەو هاوسەرگیریانە لە ئاسام تۆمارکردن لە هەرێمێکە کە گروپی تەمەنی قەداغەکراو لێ دەرکەوتووە. حکوومەت ئەو ویلایەتە لە مانگی ڕابردوودا دەڵێ بڕیارێکی وەرگرتووە کە تا ساڵی 2026 ئەم دیاردەی هاوسەرگیری مناڵان بە تەواوەتی بنبڕ بکرێت. ئەم ژنە کە وا منداڵەکەی بە باوەشەوەیە ناوی نوریجا خاتوونە و تەمەنی 19 ساڵانە لە بەردەم پۆلیسخانەیەکی خۆجێیی گوندەکەیان لە باکووری ڕۆژهەڵاتی هیندستان ڕاوەستاوە و دەیەوێت هاوسەرەکەی ببینێت بەر لەوەی پۆلیس بەرەو دادگای بەرێت. ৰাতি 11টা বজাত 11:30 বজাত আহি পেলাই نزیکەی کاژمێر 11 شەو پۆلیس مێردەکەمیان بۆ گرتوخانە برد. من کچێکی منداڵم هەیە. ئایەکێ ئێستا خواردنی بۆ دابین بکات. ژیانمان سەختە. مردی خاتون یەکێکە لە پتر لە 3000 لە پیاوانی ئاینی هیندۆس و مسلمانان ئەوانەی نزیکەی 2 هەفتە لەمەوبەر لە ویلایەتی ئەسام لە باکووری ڕۆژهەڵاتی هیندستان لە میانەی گرتنەبەری ڕێکاری تند ئامێز لەسەر مەسەلەی تێوەگلانیان لە بەشودانی کچانی ژێر تەمەن 18 ساڵان دەستگیر کرابوون. ئەم کارە بۆ تەمایی ئازار و نەهامەتی بۆ سەدان لەو ژنانەی لە تەمەنی خوار 18 ساڵان بەشودرابوون. কাম কৰি পেলাই হাজিৰা চাজিৰা কৰি থাকে. ئێمە ڕۆژانە بۆ پارەیە دەژین کە کوڕەکەم ناوەناوە بەکارکردن وە کرێکار پەیدای دەکات. ژیانمان وا لە ناو دەچێت. من تەنها داوا لە حکوومەت دەکەم واز لە کوڕەکەم بێنێت چونکە هەر خۆم ئەم خێزانم بۆ بەڕێوە ناچێت. چەندان لەو خانمانی کە ئێستا تەمەنیان لە سەر و 18 ساڵانەوەیە دەڵێن خانەوادەکانیان لەبەر یەک هەڵوەشاوە و ئێستا تووڕە و بێپشت و پەنان. মাত নেৰে আজি কৈছে মোক টকা দিব লাগিব
پەیوەندیم بە پارێزەرێکەوە کرد بۆ ئەوەی داوای یاسایی بۆ ئازادکردنی کوڕەکەم پێشکەش بکەم، بەڵام جێی داخ بوو کە پێی بڵێم پارەم نییە. من تەنها چەند سەد ڕوپیەکم هەبوو، ئەویش بۆ هاتوچۆکردنەکەم بوو. زۆر لە پارێزەرەکە پاڕامەوە و پێم گوت بووکەکەم دوودیانە، جا ئیستا نازانم چۆن پارەی پارێزەرەکە بدەم بۆ ئەوەی کوڕەکەم بۆ ئازاد بکات. بە جۆرەی بیرۆی تۆمارنامەی توانای نیشتیمانی لە ساڵی 2021دا تەنها 155 حاڵەتی بەشودانی کچان تۆمار کرابوو. هاوکات لە ساڵی 2020دا تەنها 138 حاڵەت تۆمار کرابوو. بەهۆی زیابوونی ڕێژەی مردن و هەروەها زیابوونی دووگیانبوونی کچانی نەوجەوانان و بەهۆی ئاستی بەرزی بەشودانی کچانی ژێر تەمەن 18 ساڵ، هەر بۆیە کابینەی حکوومەتی ویلایەتی ئاسام بڕیارێکی دەرکردووە و دەڵێت دەبێت ئەم بەدکاریە کۆمەڵایەتیە لە ویلایەتی ئاسامدا ڕیشەکێش بکرێت. هەژاری و نەبوونی پەروەردە و فێرکاری و هەروەها دابوو نەریتە کۆمەڵایەتەکان بە تایبەت لە ناوچە گوندنشینەکاندا سەرجەم ئەمانە هۆکارن بۆ بەشودانی کچان بە منداڵی لە سەرانسەری هیندستان. بۆ چەندان ساڵە هیچ کەسێک هەنگاوی توند ئامێزی نەناوە بۆ ڕاگررتنی بەشودانی کچانی منداڵ، بەڵام لە ناکاو هەنگاوی ڕێگریکردن بۆ بەشودانی کچانی منداڵ گیراونەتە بەر. ڕێکخراوی یونیسف مەزەندە دەکات ساڵانە بەلای کەم 1.5 ملیۆن لە کچانی ژێر تەمەن 18 ساڵان لە هیندستان بەشوو دەدرێن. ئاماری نیشتیمانی بۆ تەندروستی خانەوادە ئەوە دەردەخات کە پتر لە 31 ئەو هاوسەرگیریانی لە ویلایەتی ئەسام لە هیندستان تۆمار کراون. ئەو گروپە تەمەنیانە دەگرێتەوە کە بەشودانیان لە ڕووی تەمەنەوە قەدەغەیە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. ئیرۆ چارشەمەی کارمەندین هاوارچۆنی گەشتنە جihê lêkdana trênan lê Bakurê Yûnanistanê ku herî kêm 29 kes têda mirine, herî kêm 85 jîndî jî birîndar bûne. Duh di sêşem wê berî nîşevê dema ku trênek rewan lê trênek dî ya berhelgir day li nêzîkî Tampa û wergeriyayê cihê qezayê 380 kilometran Bakurî Athînaya. 305 kes swarên trêna sivîl bûn ya neferan li wê deverê dema ew qeza qewmî û trên wergeriyayê. Du فڕۆکەوان bi rengekî firokên mîna paraşûtan bi serçiyayên Pakistanê şiyane bigehne bilîtirîn astê tomarkirî yê firîna firokên bêmeşîn. هەر یەک لە ئۆراسیۆ یۆرینس و تۆمدی دۆلۆدۆت بە فرین بە گلایدەر قەشەنگترین و سەرکێشترین فرینیان تۆمار کرد و بوونە یەکەم فڕۆکەوان بتوانن بە گلایدەرەکانیان بەسەر چیای ناوداری ناساو بە کەیتودا بفرن و بگەنە بەرزی پتر لە 7 کیلۆمەتر و نیو. پێم وایە باشترین یادگاری کە لەم گەشتە بەدەستی دێنین ئەو دیمەنانن کە بۆ هەتاتایە لە هیزرمدا دەمێننەوە. وەک دەزانین ئەوە بۆ یەکەم جار بوو کەسانێک بگەنە ئەو ناوچەیە لە نزیک چیای کەیدو بفرێت. هەروەها ئەوە بۆ یەکەم جار بوو کە فرینەکە تۆمار بکرێت، هەر بۆیە گرتەی ڤیددیۆیی ناوازەمان لێدەست دەکەوێت. هەر یەک لە ئۆراسیۆ یۆرینس و تۆم دیدۆرلۆدۆت ماوەی 4 هەفتەیان لە چیایی بەستەڵک لە زنجیرە چیاکانی کاراکۆرم بەسەر برد و چەند سەد کیلۆمەترێک فرین بۆ ئەوەی چیای کەیتو کە دووەم بەرزترین چیایە لە جیهاندا ببەزێنن. ڕەنگە گەورەترین ئاستەنگ فرین بوو بێت لە دۆخێکی هێزگار ساردا. لە ئاسمان هەندێک جار پلەی گەرما دەگەیشتە 30 پلەی ژێر سەفری سەدی. جا هەر بۆیە فرین بە گلایدەر بەو بەرزیە لە ئاسماندا لە ڕاستیدا سەختە. هەروە فرین بەسەر ئەو چیا بەستەڵەکانەدا ئەوەی ناتوانانی تایدا بە سەلامەتی بنیشیتەوە و یان بفرێت کارێکی دژوارە. هەموو جارێک کە تەماشای ئەو وێنانە دەکەم و ئەم گەشتم بیر دەکەوێتەوە ئەم دیمەنەم دێتەوە یاد. یەکێک لە گەورەترین یاداوەریەکان ئەوە بوو کاتێک باڵندەیەکمان لە بەرزای 7000 متر بەدی کرد، ئەوە بەلامانەوە ئەو پەڕی سەرنجڕاکێش بوو. ئەو بوو کە باڵندەیەک لەو بەرزایە ببینین و پێکەوە بفڕین. بۆ تۆم دیدۆرلۆدۆت ئەم گەشتە پڕ سەرکێشیە بریتی بوو لە چێژبینینی لە دیمەنی ئەو زنجیرە چیە دڵڕفێنانە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.
دەگەڕێینەوە دیاردەی بەشودانی کچان لە تەمەنێکی کەمتر لە 18 ساڵیدا کە لە چەند کۆمەلگایەکی جیهاندا ئەم نەریتە هەر هەیە، بەڵام بۆ ئەوەی بزانین لە کوردستان ئەم نەریتە ماوە یاننا. ئەم پرسیارە ئاراستەی تایبەتمەندێک دەکەی. ئاڤان فارس جاف ڕۆژنامەنووس و تایبەتمەند لە بواری جەندەر و میدیا لە ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی. ئاڤان خان ئەم کاتت باش و داوای لەبوردنەکەین کە کێشەیەکی تەکنیکیمان هەبوو، نەمانتوانی لەگەڵ راپۆرتەکە کە بینیمان لە هندستان ئەو دیاردە زۆر بڵاوە، یعنی دەوترێت کە 1.5 ملیۆن بە پێشمارەکانی نەتەوەی گرتووەکان کچ لە خواروی تەمەن 18 ساڵی بەشودراون. بە کورتی لە کوردستان ئەم دیاردە ماوە یاننا؟ ئەگەر مابێ داتاکان یان لە چه هەرێمێک زیاتر هەیە؟ ئەم کاتتان باش، هیوادارم بتوانین لە میانی گفتوگۆکەمانە بە وردی تیشک بخینە سەر بەشودانی مناڵان، ئەتوانین بڵین مناڵان لە بەرەوەی کە ئەو چانەی کە لەم تەمەنەیە بەشوو ئەدرێن هێشتا لە خۆناغی مناڵیان. ئەمە خاڵی یەکەم. خاڵەکەی دیکە ئەوەی کە ئەتوانن بڵێن ئێمە لە هەرێمی کوردستان بەپێی ئەو داتایانەی هەم دەست لە لای ڕێکخراوەکەی ئێمە هەیە، چونکە ئێمە لە کەمپەکان ئیشەکەین چەندین سنتری کۆمەڵایەتیمان هەیە، خەریکە لە حاڵەتی دیاردە دێنە دەرەوە، چونکە خۆتان ئەزانن دیاردە قەبارەی گەورەترە لە هەندێک لە حاڵەتەکانە یاخود لە کەیسە، بەڵام هێشتا داتاکان یا ژمارەکان جێگای دڵخۆشی نین. هێشتا ژمارێکی زۆر لە چان دوور دەکەونەوە لە خوێندن بەهۆی ئەوەی کە لە قۆناغێکی مناڵ ئەچنە ناو هاوسەرگیریەوە، بەشێکیان بە زۆر بەشوو ئەدرێن، بەشێکیشیان ئێستا ئەمەوێ ئەوە بڵێم کە ئارەزومەندانەیە واتە ئەم کچانە خۆیان بە ئارەزوی خۆیان زۆر جار تەنانەت ئێمە لەو ڕووپێویەی کە کردومانە لە ساڵی ڕابردوو چەند ڕێکخراوێکی دیکەش لە هەرێمی کوردستان کاک دەخیل سەرقاڵی ئەوە بوون کە ڕووپێویە بکەن بۆ بەشودان مناڵان دەرکەوت، ئەوەی کە بۆ ئێمە جێگای نیگەرانیە، بەڵام دەرکەوت کە بەشێک لەو هاوسەرگیریە پێشوەختەی ئێستا ئەکریا خود هاوسەرگیری مناڵان و زارۆکانی پێڵێن ئارەزومەندانەیە، ئەواتە ئەوچە خۆی ئەوێ لە تەمەنێکی بچووکە بچێتە نێو قۆناغی هاوسەرگیری. بەڵێ ئاڤاخان، یاساکان لە عێراق و لە هەرێمش تا چەندێک بۆ ڕێگرتن لەم دیاردەیە تا چەندێک کاریگەرن؟ بەڵێ ئەمێ ئاماژە بۆ بدەم ئەگەر ئێمە کە باز لە هەر دۆخێکی ژنانەکەین یان تونوتیشەکەین یاساکانەکەین دوای ڕاپەڕین و دوای پێکهێنانی پەرلەمانی کوردستانی لە هەرێمی ئێمەیە، بەشێک لە یاساکان ئەوەی کە دڵخۆشت ئەکا مەدەنیترن، کراوەترن لە نێو یاساشە، بەڵام جێبەجێ دەکرێت. بەڵێ ئەوەی ئێمە ئەیبینین زۆر جار وەکوتم ئەو کێشە ئارەزومەندانیەکە زۆر جار تۆ کە ئەچیتە دادگا یەکێک ئەڵێ ئەوە تا من خۆم هاتوومەتە دادگا و هەردوو لا خێزانەکانیان ڕازین لەوەی کە ئەم کچە ڕاستە قۆناغی یاسایی جێبەجێ نەکردووەکە هەفتە ساڵە، بەڵام ئەمەوێ هاوسەرگیری بکەم لەو کاتەدا دادوەر ناتوانێت ڕێگری بکە و ئەمەوێ ئەوەش بڵێم بەهۆی ئەوەی کە ئەو یاسایە هەیە لە هەرێمی کوردستان کە یاسای هەموارکراوی یاسای باری کەسی، هەروە ئێمە یاسای ژمارە 8 بەرەنگاربوونەوەی دووچیژی خێزانمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەمە بۆ خۆی یاسایەکە ئێمە بە دەستکەوتی بزوتنەوەی ژنانی ئەزانین، لەوێدا ئەویش ڕێگری ئەکە لە هاوسەرگیری زارۆک و هاوسەرگیری پێشوەختە، بەڵام زۆر جار ئەبینین بەهۆی هەر ئەو ڕووپێوانی ئێمە کردومانە بەهۆی هەبوونی ئەو بڕگە یاساییە بەشێکی زۆر لەو کچانە کە هاوسەرگیری پێشوەختە ئەکەن ناڕۆنە نێو دادگا، ئەزانن دادگاکان ڕێگری ئەکە لەوەی هاوسەرگیریان بکە. ئاڤاخان، کاتەکەمان بەرەو کۆتاییە بە داوا لێبوردنەوە دەمویست لە کۆتاییە پێم بڵی کاریگەری دەرونی لەسەر ئەم خەڵکانە و لەسەر خێزانەکان تا چەندی گەورەیە؟
بە کورتی بڵێ بێبەشبوون لە خۆناخی مناڵی خۆ یەکێکە لەو پێشانەی کە دۆخێکی دەرونی بۆ کچەکە ئەسازێنێ پاشان ئەو کچە کە ئەچێتە ناو هاوسەرگیری بێگومان ئێمە ئەزانی کۆمەڵێک گۆڕانکاری فسیۆلۆژی ڕوو ئەدات لەوانەیە دوودیان ئەبێ بەدایک و لە وڵاتی ئێمەیە لە هەرێمیستان لەبەرەوەی ئێمەشا بینەی تەندروستیمان نییە و سیستەمی تەندروستیمان کێشەی زۆر هەیە زۆر جار ئەو کچە مناڵە ڕوبەڕووی کێشەی داراییش ئەبێتەوە لەبەرەوەی تەواو سەرچاوی دارایی نییە. زۆر سپاس ئاوان جاف ڕۆژنامەنووس و تایبەتمەندی بواری جەندەر و میدیا لە ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی زۆر سپاس بۆ گۆهدارین کورت کۆنەکشن تا سبەی هەر شاد و بەختەوەر بن و خۆداحافیز.